خەڵکی کەرکوک کە بە سێ زمانەکە ناسراون ئێستا هەوڵ بۆ فێربوونی زمانی چوارەمیش زیادی کردووە. ماوەی 2 ساڵە پەیمانگاکانی فێربوونی زمانی ئینگلیزی قەرەباڵغێکی زۆر بە خۆیانەوە دەبینن. دەمانەوێ لەم ڕاپۆرتەدا هۆکاری ئەو خواستە زۆرەی گەنجان بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بخەینە ڕوو. نەک تەنها من زۆربەی گەنجانی کەرکوک و زۆربەی شارەکانی تریش هەمووان هەوڵی ئەوادن کە فێری زمانێکی تازە بین. زمانی ئینگلیزی یەکێکە لە زمانە گرنگەکان کە زۆر پێویستمان پێێتی لە کاری ڕۆژانەمان، هەروەها لە سوشیال میدیا کە زۆر پێویستمان بە زمانی ئینگلیزیە بێت و هەروەها بۆ پەرپێدانیان، هەروەها بۆ سەفەرکردن کە پێویستمان بە زمانی ئینگلیزی بۆ بەکارهێنان. من خۆم یەکێکم لەوانەیە کە بۆ کاری خۆم پێویستم بە زمانی ئینگلیزیە و زۆربەی گەنجانیش کە بۆ کاری خۆیان بۆ کاری تایبەتی پێویستیان بە فێربوونی زمانی ئینگلیزیە بۆ بەرەو پێشچوون و تەتەووری خۆمان. ئەکید زمانی ئینگلیزی یەکێکە لە زمانە گرنگەکانی جیهان. خواست زیادی کردووە لەسەر فێربوونی زمانی ئینگلیزی بەهۆی ئەوەی کە خەڵکی خەریکە لە گرنگی ئەم زمانە و پێویستی بۆ داهاتووی ژیانی و ژیانی کارکردنی تێبگا، هەم لە خوێندنگەیە هەم لە کارکردنی دەرەوەشە، بۆیە خواست بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە سەر فێربوونی ئەم زمانە. شێوازی فێربوونی زمان گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. مامۆستایانی کەرکوچیش پشت بە شێوازە مۆدێرنەکان دەبەستن بۆ فێرکردنی خوێندکاری خولەکانیان. ڕێزمان یعنی شێوازێکی کۆن و تەقلیدیە، ئێستا بەعکسەوە لە ڕووی قسەکردن و لە کۆنڤەرسیشنەوە دەسی پێەکەی، یعنی ئەوە شێوەی خێراترە لە شێوازی شۆرتسۆریمان هەیە. چیرۆکێکی خوێنی دوای ئەوە لە دوای چیرۆکایەکەی بە مناقەشە و گفتوگۆ ئێمە لێرە تەکنیکمان زۆرە، بۆ نمونە تەکنیکێکمان هەیە ینی زۆر ینی خۆم زۆر پێم خۆشە لەبەرەوەی لە کاتی فێربوونەکە هەم ینی فێری قسە تەکا، فێری پەبلیک سپیکینگ تەکا. ئەو تەکنیکە شەوەیە بۆ نمونە تەلەبەکان ئەبێت هەموو تەلەبەیەک هەموو ڕۆژێک هەستێت قسە بکە. قوتابی خۆیە بێتە سەرکردەی کلاسەکەی کە قوتابی ڕێی پێ بدرێت، خوێندکار ڕێی پێ بدرێتەوە بەشدار بێ. بەشداری بوون لە کۆرسی زمانە ئەساسیە و ئەوەی لێرەکە جێبەجێکراوە هەموو پێداویستەکان دابین کراوە بۆ ئەوەی قوتابی هەست بەو شەرمەی نەکاکەوە لە زمانی دووەمە عادەتەن دروستە بێ لای کەسێک کە بێوێ فێر بێت. ئەو شەرمە لە ماوەی هەفتەیەکە یان ماوەی 4-5 ڕۆژێکە وردە نامێنێت و ئەو کەسە هەستەکە ئیتر ئەتوانێت قسە بکە، ئەتوانی هەڵە بکە، کە توانی هەڵە بکە و کات ئەتوانێت فێر بێت. بە ئامانجی دەوڵەمەندترکردنی زمان و ئاشنابوون بە زمانی ئینگلیزی، گەنجانی کەرکوک بە لێشاو ڕوو لە پەیمانگەکانی فێربوونی زمان دەکەن تاکو وەک خۆیان ئەڵێن لە داهاتوودا کارەکانیان بە زمانی ئینگلیزی ڕای بکەن. کارۆن محەمەد، کورسات نیوز، کەرکوک.